دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی دوجار حاجی جەلال گەڕەوانی سەر لە بەیانی سەی تشرینی یەکەم ماڵاوای لە ژیان کردو لە گۆڕستانی کەڵەکن بە خاک سپێردرا. حاجی جەلال کەساتێکی خێرخواز و خواناز بوو و سەر ڕای نەخۆشکەوتن و ئازاری زۆر، بەڵام هەمیشە لە هەوڵی خێر و چاکەدا بووە. هاوڕێ و نزیکەکانیشی ئەو شاهیدەی بۆ دەدەن. هەرچۆن قورآنی پیرۆز فەرمێ من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه. یەکێک بوو لەو پیاوە بەڕێزانەی کە بەڕاستی لەگەڵ دینداری ئیسلامەتیە ڕاستی کرد و بە وەفا بوو، کەسێک بوو حەزی لە یەکبوونی موسڵمانان بوو، فەرقی نەئەخست لە بەینی هیچ دەستە و تاقمێک، هەموو لا خۆشەویست بوون لای و جێی خۆی کردووە لە دڵی هەموو لایەکە. حاجی جەلال بەڕاستی کەسێکی زۆر موسڵمان و لە خواترز بوو، بەو مناڵیە چوو بۆ حەج، هەچێکی پێیا کرد و کەسێکی کاسبوو زیرەکیش بوو لە کەسابەتە. ئیتر خوای گەورە ئەو بارەی لێنا و ئیتر هەموو زەریلەکانی دنیایشی چەشت، ئینا کەسێکی دەستکراوە و یارمەتی هەژار و ئەوانەی بەڵام ئیتر خوای گەورە ئەم بارەی لێنا، ئەم قاچیانی وردە بڕاوە هەتا بنکی ڕانی. ئەو قاچەکەیانی هەر لە پەنجەکانی و پیا هاتن هەتاوەکو 4 پەنجەی مابوو بۆ ئەژنۆی ئەویشیان. ئیتر ئەوە فریانەکەوینا ئەویشانمانە بێ هەر بە بڕایەتەوە هەتا سەرەوە. قەدەری خواوا بوو، ئەم برانێشی چاک بوون، برای چاک بوون، کەسی چاک بوون. زۆرێک لە هاوڕێ کەسە نزیکەکانی لە تۆڕە کۆمەڵاتیەکان شاهیدی ئەوە بۆ حاجی جەلال دەدەن کە سەرەڕای ئازار و ناڕەحەتیە بەردەوامەکانی، بەڵام ئارام و خۆڕاگر بووە و سوپاس و ستایشی خوای کردووە لەسەر نەخۆشیەکەی. یەکێک لە براکانی دەڵێت حاجی جەلال لە سەرەتای لاویەوە تاوەکو ئەمڕۆ دەستی لە خێر و چاکە بەرنەداوە و لە خەمی هەموواندا بووە، تەنانەت لە کاتی نەخۆشی و ئازارەکانیشیدا. تقریبا لە ساڵی 1970 ماتوێن سیسایق لە مانگنەوەیتر لەو کاتۆ ئێمە پەیوەندیمان هەرسپاس بۆخوا پێشتریش لە پەیوەندیمان بەدینەوە بۆ بەستر لەو کاتۆ هەر پەیوەندیمان بە مزگەوتەوە بۆ هەتا حاجرای برام لە 2008 تر ئەو شەکرە و کورجی لەوێسانە ڕووی تێکرد لەمە لە 2010 گورچیلەکەمان بۆ گۆڕی. ئەیتر دوای ئەوە قاچقەرتان و ئەم شتانی و ئەمجا حاجرای برام فڕێکی پیاوێک بوو مسلمان بوو، پیاوێک بوو ئیسلام پەروەر بوو، مسلمانانی بە عام خۆشەویست بە بێچێ جیاوازی و ئەملاولیا، یعنی هەموو مسلمانێکی خۆشەویست. ئەمجا پیاوێکی خێرخواز بخۆی لەسەر ئەو هەمووی ناڕەحەتی و ئەم سەراوسەریشا پیاوە بۆ هەر خێرخواز بۆ هەر خەریکی خێرکردن و ئەم سەراوسەر و سپاس بەخوا پیاوێکی مسلمان بوو، مسلمانانی زۆر خۆشەویست. حاجی جەلال لە ساڵی 1970 لە گوندی گەوڕان لە ناحیەی ناڵپارێز لەدایک بووە. لە ساڵی 2010 بەدەست نەخۆشی شەکرە و گورچیلەوە گیرۆدە بووە، بەڵام دوجار لە سەی تشرینی یەکەم کاروانی ژیانی بە کۆتا دەگات و دەگەڕێتەوە بارەکای حەق. دوجاریش لە گۆڕستانی کەڵەکن لە نزیک خزمانی بە خاک سپێردرا. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.